سلامی خوای گەورەتان لێ بێ میوانانی ماڵی خوا السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. لەوتاری ئەمڕۆدا ئیمانداران خۆشەویستان بابەتێکمان هەبوو بەڵام داواکرا بەو بابەتەی سەردەمەکە ئەو بوومەلەرزەی کە لە تورکیا لە سووریا ڕوودا تیشیە بخەینە سەری لە خزمەتی ئەوەی ئازیز و بەڕێز خوای گەورە هەموو لایەکمان بپارێزێ، ئەو کەسانەی بوونەتە قوربانی خوای گەورە بە شەهید قبوڵیان بکە، ئەوانەیشی بریندارن خوای گەورە شفایان بدا، ئەوانەیشی هان لە ژێر خانوو جارە دەرنەکراون خوای گەورە کاریان بۆ ئاسان بکا و بۆ ئەوەی ژیان بێتە بەرگیان و ڕزگاریان بێ لە مردن. ئیماندارانی خۆشەویست، ئەوەی کە بینیمان یەکەم بوومەلەرزە عنوانی وتارەکەمانەوەیە بۆچی یان پەیامەکانی بوومەلەرزە چیمان پێ ئەڵێ. ئەم حادیثە ڕوودا چەند ساڵێکی پێش ئێستا لای خۆمان، بەڵام ئەوە خراپترین بوومەلەرزەیە چونکە حەوتی تێپەڕ کردە پلە. چەندها ساڵێکی زۆر کەشتی وای ڕوو نەداوە. کون فەیەکونێک وڵاتێک، شارێک، ماڵێک بۆ خاپوور ئەبێ ئەوانە لە سەعات 4:20 ئەو شەوە شەنێ ئاواتیان هەبێ بە دنیا سبەینێ ڕۆم ئەوە ئەکەم و سبەینێ وا ئەکەم و ساڵێتر و مەشروعی داناوە، بەڵام کون فەیەکونێ خوای گەورە هەمووی قڵب کردەوە. یەکەمی ئەوەیە دەسەڵاتی خوایە ئیماندارە. بوومەلەرزە ئەوە عەزەمەتی ئەڵڵایە، ئەوە دەسەڵاتی ئەڵڵایە. ئەگە خوای گەورە ئەمر بدا لەسەر زەویدا هەمووی وابێ بەری چەند دەقەیەکی کەم ناگرین، هەمومان نەک مرۆڤەکان بە هەمووی هەمانە چیمان هەیە چیمان کۆ کردێتەوە بەری چەند سانەیەکی دەسەڵاتی خوا ناگرین ئێمە. بۆیە خوای پەروەردگارە فەرمێ قل هو القادر على أن يبعث عليكم عذابا من فوقكم أو من تحت أرجلكم. خوای پەروەردگار کاتی عەذاب تێ لەسەرەوە و کاتێ لە خوارەوە دێت هیچ دێبەری ئەو دەسەڵاتەی خوایی نییە جەلە جەلالوه. ئیمامی ئەنەس ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێت چوومانە خزمەتی دایکە عایشە دایکی ئیمانداران، فەرمومان یا ئوم المؤمنین، ئەی دایکی ئیمانداران باسمان بۆ بکە لەسەر زیلزال. چییە ئەم زەلزەلە، ئەم بوومەلەرزە، ئەم زەمینە لەرزە؟ ئەفەرمێ فەرمووی فەقالت، دایکی ئیمانداران وتی ئیدا ئەستەحەبوا الزنا وشرب الخمر والضرب بالمعازف. هەرچی کاتێک زینا زۆر بوو لەسەر زەوی، هەرچی کاتێک فەرمووی عارەقخۆری و ئەوەی کە هاوڕێی عارەقە تلیاکە حەشیشەیە ئەوانە هەمووی زۆر بوو لەسەر زەوی، ئەفەرمێ وغار الله عز وجل في سمائه، خوای گەورە عەرزی خۆی لە ئاسمانەوە بۆی دەجوولێنێ تووڕە دەبێ، چونکە یەکێ لەو صیفاتە ناشرینانە زینایە، داوێنپیسی ئەمڕۆ بەربڵاوە لە هەموو وڵاتێکە، خوا بەمە زۆر تووڕە دەبێ لێ ڕاناوەستێ ڕاستە و خۆ عقوبەکە دەنێرێ ئەگەر نەگەڕێنەوە. ئەمجا فەرمووی ئەفەرمێ فەقالە للئەرض، خوای پەروەردگارە فەرمێ بارس ئەی بیان هەژێنە، تەزەلزەلی بهم، بیان هەژێنە ئاگاداریان کەوە، فەئین تابە وەنەزەعوا، ئەگەر تەوبەیان کرد لەگەڵ زیلزالەکە لێیاندا و پەشیمان و هاواریان کرد تەخفیفیان ئەکا، یەواش یەواش کەمی دەکاتەوە لەسەریان، وئیلا ئەگەر وانە بوو هەدمیەکە هەمووی خاپوور ئەکا بەسەریەکە خوای پەروەردگار ئەگەر نەگەڕێنەوە و پەشیمان نەبنەوە. فقال قلت يا أم المؤمنين، ئەی دایکی ئیمانداران فەرمووی عذاب لهم ئەعذاب لهم، ئەمە عەذاب ئەمە سزایە. زۆر جار ئێمە لەوەی ئەو پرسیارەمان لا دروست بیەوە تا لێرێ ئەم سەحابەیە لە دایکی ئیماندارانێکە ئەی باشە خوا گەورەکان خراپەکەن مناڵ بۆ ئافرەت بێژیم بۆ ئەوانەی هەندێ
بێژن کە گوناحنی لەسەریان یان دەسەڵاتیان نییە خۆشەرت نییە خەڵکەکە خراپ بێ لەبەرەی حکوومەتەکە لەوەیە خراپ وڵاتەکە خراپ بێ هەردووگی هەم خەڵک هەم حکوومەت ئەمجا ئەفەرمێ قالت بل موعظة ورحمة وبركة للمؤمنين ئەوەی ئیماندار بێ و تیا بچێ ئەفەرمێ ئەمە ڕەحمەتی خوایە بەرەکەتی خوایە و مەوعیظەیە بۆ ئیمانداران بەڵام بۆ کافران چییە نەکال سەرشۆڕیە و عەزابە و تووڕەیی خوایە بۆ ئەوانەی کە کافرن چونکە هەر کەسێ بە گوێرەی نیەتی خۆی زنی ئەبێتەوە کە زیزال لێ ئەدا مسلمان بێ مسلمانە و شەهیدە مسلمانش نەبێ ئەوە ئەو دیمەکەی ترێتی و کافرە خوا پەنامان بدە لە سەردەمی عەبدوڵای کوڕی مەسعود لە کوفە ئەم کوفەی خۆمانە عێراق زەمین لەرزیەک بوو ئەم پیاوە هاتە سەر مینبەر و جێگای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەی خەڵکینە خوا گلەیتان لێەکە خدا گلەی هەیە لێتان خەڵکینە خۆتان چاککەن خۆتان ڕێکخن ئەوە ئاگادارکردنەوەیە خوا پێمان ئەڵێ خۆتان چاککەن بۆ ئەو وڵاتە و بۆ هەمومانش گشتمان پێمان ئەڵێ خەڵکی سەرزەوی ئاگاتان لە خۆتان بێ ئەمە ئاگادارکردنەوەیە بێ ئینسان بۆیەم پیاوە بەڕێزەوتی خەڵکینە ئاگاتان لە خۆتان بێ بگەڕێنەوە پەشیمان بنەوە دەست هەڵگرن گەورە بۆ بچووک حکومەتە تا گەل هەمووی بە یەکەوە تاوان و گوناح حەوادەکە بوومەلەرزە زۆر بێ وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم كارو كرداري خوتانا ديت الرقاتان ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس خواهي پروردگار فرمي أم جاء پیغمبری خواه صلى الله عليه وسلم فرمي ما ظهر في قوم الربا والزنا الربا والزنا لقوم يكابو حلال يكن عذابي خواب وخوان تماشاك إيمان داره الربا الزنا حلال يكن عذابي خوا دابزي بسريان دا خوا پنامان بده ابن قيم رضا و رحمتي خواه لبيه فرمي كات زوي الارزياء هو كاري اويه كتاوانا كقناحة استا ها خلقك ميدا هندي ميديا وكنال وراقا عندنو ولا كاك اما مهندسي نكراوا ام بيسقاته وصدقاته ونام چنيك ولا ما احتمال نوويك بيو ولا نازام اما چي بي اما خواي پروردگار عليه زويك بجولينا كن فيكوني همووی لە ناوەدا ئیمانداران بەڵام ئەوانەی کە بێدینن زۆر جارێ بن بەلایەکی ترە بە ڕەنگێکی ترە ئەبێ وریابین مسڵمانە خۆشەویستەکان ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز کاتێ بوومە لەرزە بەهاتایە بە خەڵکەی وت خەڵکینە بگەڕێنەوە پەشیمان بنەوە وتەوبە بکەن و لەخوا بترسن خاڵێکی ترەوەی ئیمانداران بۆی بترسین خوای گەورەمان ترسێنێ بە ئەمە بۆی تاوان نەکەین دەست نەبەین هەندی حاڵەتەیە بەشەر ناگەڕێتەوە لە تاوان لە گوناح هەتا موعجیزەیەکی خوا نەبینێ کە بینی ڕادەچەڵەکێ هەندێک خەڵکی هەر گوناحەکە تاوانەکە خوای گەورە خۆشەویستێکی لێ ئەسێنێ دێتە وەش خۆیە منداڵەکەی ئەباتەوە باوکەکە دێتە وەش خۆیە ژنەکە ئەباتەوە ئەو بنە ماڵە دێتە هۆش خۆیە خوای پەروەردگار بەمانە موسیبەتێکە نێرێ هۆکارە بۆ چاکبوونی ملەتێک گەلێک خەڵکێک زۆرینەی خەڵکی ئەمە هۆکارە و سەبەبە بۆیە ئەمان گەڕێنێتە خوای پەروەردگار خوای پەروەردگار لە قورئاندا ئاماژەی کردووە وما نرسل بالآيات إلا تخويفا بۆچی بۆی بان ترسێنێ بەڵام ترسانێک لە تاوان بگەڕێنەوە پەشیمان بینەوە ئیمانداران بڕواتان نەبێ ئێمەڕۆ زۆر چاومان سوورە لە تاوان تۆ واز بێنە لەو خەڵکەی کە نوێژ ناکە واز بێنە لەو خەڵکەی کە خراپە کە خوا ناناسێ ئەمە وازی لێ بێنە بێ ئەو جانبەکەی تر بگرە لە منەوە هەتا جەنابتان هەتا ئەچێتە ئەولاوە فەرموو لە ماڵا دانیشین لەگەڵ شەرعی خوایە چەند هەڵەمانەیە
وەڵام من زۆر جاڵم خوایە بۆ خاتر گەورەی خۆت بەس نوێژەکانمان لێ قبوڵ کە چونکە بۆ دڵمان بەرامبەر یەکیش پاک نییە خۆخوا ئەم منزەرەی ناوێ ئێستا هاتووە ئەمەی داناوە ئەمەی کردووە و خۆی قۆس کردووە و بۆ ئێوە قسە ئەکا و پیاوچاکێکی باشە لە چاس خوا ئەمەی ئەوێ ئەمەتە کەستان ئەزانن لەیرا چی هەیە ئێستا ئەی کێ ئەزانێ زاتی ئەڵڵاه کەس ئەزانێ لە دڵی توا ئێستا لە دڵی ئەوا چی هەیە بەس ئەڵڵا گیان ئەزانێ ئێخوا ئەمەی ئەوێ ئەو دوای فتکە هیچ نییە گەشتی فڕە بدە ئیتر تۆ بێ قەپانی خۆت دانە لەگەڵ خوایە جەلە جەلال و لەگەڵ دڵی خۆت ڕێکی کە چەندێکی خوا وەریەگرێ قوربەسەرمان چەندێکی خوا وەریەگرێ ئەمڕۆ خەڵک هەڵپەیەتی هەپارە پەیاکە چەندێکی ئەگەڕێتەوە لە حەڵاڵ چەندێکی حەساب بۆ حەرام ئەکا ئەیکا چەندێکی ڕیبا ناخوا چەندێکی پاڵپشتی زاڵم مستەمکار نییە ئەیخوا پێمان ناژێ بگەڕێنەوە گەڕانەوە چییە ئەو جانبەکەی ئەەکەین ئەمش ئەەکەین نوێژەکە چاکە عیبادەتەکە لە پاڵ شاوەکان شەکە ئێخوا ئەمەی ناوێت تۆ کامنیت لە کام لای نابێ ئیمانداران ئەبێ هەمومان بەڕاستەقینە خۆمان بگەڕێینەوە هەمومان خۆمان ئەڵێن پیاوێکی چاکی گرنگەوەی لە دیوانی خوا پیاوی چاک بین گرنگەوەی کە مردین عوزرێکمان هێناوە خوا قبوڵی بکە ئێستا ئەمڕۆ هەزار عوزر دێنیتەوە بۆ خۆت تەویلشی بۆ ئەەکەی ڕێگایشی پێدەی ئایەت و حەدیثی بۆ هێریتەوە زۆر جار بەخواوانیە چکە قەت خوا لەگەڵ ئیش گێڕان نییە قەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە گەشتی خراپانی قەت پێغەم دینە نهاتووە بێتە ئەزێت نهاتووە بێتە زەحمەت دین نەهاتووە هاتووە بۆ ژیان بۆ پێکەوە ژیان بۆ ژیانی خۆش ژیانی ئاسوودەی قسەی شرین گفتاری شرین بۆ ئەمە هاتووە ئیسلامە ئەمەیە غەیری ئەمە بەخوا ئەوە خۆمان دامان ناو دەستکردە خۆمان ناومان لێ ناوە دامان ناوە دامان تاشیوە بۆ ئەوەی خۆمان لە پاڵیدا بڕۆین بەخوا هیچ کام نینێ ئیماندارانی ئەزیز خۆی پەروەردگارەمان ترسێنێ بۆ ئەوەی بگەڕێینەوە لە تاوان و لە گوناح ئەگەر وا بوو نەگەڕێینەوە بۆیە ڕۆژێ لە ئیمامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتە ژوورەوە وتی لا إله إلا الله هاوار بۆ عەرەب یعنی سەر زەوی ئەو کاتە تەبعەن عەرەب ژیاوە لەگەڵیدا فەرموویانەی پێغەمبەری خوا ئەو هاوارە چییە بۆ هاوار بۆ عەرەب ئەگە فریای خۆیان نەکەون تێئاچن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی چونکە فیتنە و ئاشوب ڕوویان لێ ئەکا ئەوان شووتیانەی پێغەمبەری خوا ئەو نییە پیاو چاکیان تایە یعنی ئەگەر هەموو شتێک بێ خەڵکی چاکیان شتیا بێ ئەبێت پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی بەڵێ وەفینا صالیحون خەڵکی چاک و باش ئەو شوتی بەڵێ ئەگەر چاکەکان فریای خۆیان نەکەون و فریای دەوروبەری خۆیان نەکەون تیاچن چکە بۆ وتی پێغەمبەری خوا وتی لەبەر ئەوەی خراپە زۆر دەبێت هەرگەل و قەومێک با خەڵکی چاک و باشی تیابێ خراپە زۆر بوو خوا عەزاب داگرێ ئیماندارانی بەڕێز ئەبێ بزانین ئێمە دەستی یەک بگرین بۆ ئینتیا نەچین و نەفەوتێن مسڵمانە خۆشەویستەکان خۆی پەروەردگار ئاگادارمانەکاتەوە ئاگادار بن وەک قەومانی پێشی ئێوە نەبن ئەو قەومانەی کە تووشی زیلزال بوون لە ناو چوون ثەمود و صالح چونکە عەزابێکی تند زیلزالێکی تند هاتووە بۆیان وەکە فەرمی خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا چونکە ئیمامی عومەرە فەرمی ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ زەوی لەرزی بوومە لەرزی ڕوودا بە سەبەبی هۆکاری تاوان و گوناح ئیتر گوناحەکان کامەیە ئەو چەند نەوعەیە نەوعی ترە کە خەڵکی بگەڕێتەوە و پەشیمان بێتەوە لەوەی کە دەکرێت ئیماندارانی خۆشەویست ئەوەی کە دەمرێ لە بوومە لەرزەدا مسلمانە شەهیدە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ
الذي يموت تحت الهدم شهيد يعني فرمي وصاحب الهدم وشهيد في سبيل الله. دیوارێک شتێک کە لە ژێر دارەی دیوارە بێژین شوقەیە یان خانووە دەڕمێتە مل تا پێغەمبەری خوا فەرمێ یەکێ لەوانە کە شەهیدە پلەی شەهید وەردەگری. پلەی شەهیدیش لای خوای پەروەردگار گەورەیە. ئیماندارانی خۆشەویست موسڵمان عەزیزەکان، یەکێکی تر لەوانە بوومەلەرزە زۆر بوو نیشانەی بەرەو قیامەت دەچێت. یەکێ لە علامەتەکانی قیامەت بوومەلەرزەیە. وتكثر الزلازل زیاد دەکا یعنی زیاد دەبێ نەکوە هەرزی زار ڕوویدا قیامەت ئەڵەسێ. ئەوە ناڵێ پێغەمبەری خوا ئەفەرمێ نیشانەیەکە لە نیشانەکان زۆری زیلزالە بێتە نیشانەیە لە نیشانەکانی ڕۆژی دوایی. چونکە ئینسانی موسڵمان ئەبێ بزانێ ئیمانداران کە لەورە ئەقەومێ ماوەیەکیش لای خۆمان بینیتە ئێستا خەڵک ماڵ بووەتە دوژمنی خۆی، ماڵەکە بووەتە دوژمنی خۆی، ناوێرە بچێتە ماڵەوە، ناوێرە بچێتە خانیەکەیەوە، ناوێرە بچێتە شوێنێک کە سەقفی هەبێ. خوانەکە ئەگەر ئێستا خوانەکە لای خۆمان بێ ناتوانین ئاوا دانیش. ها خوای گەورە جوندیە لە جوندیەکانیە جوولێنێ کە زەویە. زەوی خوای پەروەردگار ئێستا ئیستیقراری کردووە. ئیستیقرار دەبێ هەتا ئەو ڕۆژەی خوا ئەمری پێەکە. بەڵام چی کاتێ تووڕە دەبێ زەوی خوا ئەمری پێەکە. ئەو خەڵکە لەسەر پشتی زەوی گوناح بکەن تاوان بکەن خوا ئەمرەکە زەوی بلەرزێ بیان لەرزێنە هەتا ئەگەڕێنەوە گەڕانەوە ئیستیقرار وەرگرەوە دووبارە. ئەمە خوای گەورە پیشانمانەدا بە هەموومان بە چاوی خۆمان دەبینین، بە چاوی خۆمان دەبینین کە کابرایەک 25 جەنازە لە بەردەمیان ڕیز کراوە. چی موسیبەتێکە 25 بە چەندەها سەعات مناڵی کۆرپەلە ئەبینی جرگت وەیەستێ لەژێر ئەو دار لەژێر ئەوە سەبەبی چییە؟ و مناڵانە سەبەبی گەورەکانە. چکە گەورەکان خراپن، ڕەحم ناکەن بە خۆیان، بە یەکتری ڕەحم ناکەن. وڵاتەکان تەماشاکە ئێستاش بەس منافەسەی ئەوەیە ئەم ئەو لەناو بدا ئەو لەناو بدا. قەت ئەوەی بە قووەتە قووەتەکەی بەکاردێنێ بۆی خەڵک بچەوسێنێتەوە لە ناوی بدا. ها خۆمان چۆن بەربینێتە گیانی یەکتری. خێرە خێرە بۆ موسڵمان بیبەی بۆ کافر بیبەیە خێرە. کابرا لێرە و خێرێکە ئایبا ئەوە لەبەر فڵانەیبا ئەوە لەبەر فستانەیبا. خێرە خێرە. شەرعی ئیسلام ئەم ئیسلامە شیرینە خوا بەندێ لە بەندەکانی خۆی خستە باشتەوە لەبەر گیان لەبەرێک. لە حەدیثا مەشهورە لە بیرەکە دەرچوو سەگێتینی بوو دوو لە ڕووجەنابتان ئاوی داوە سەگەکە خوا خستێ باشت. ئەیجا تۆ گە مرۆڤی ڕزگار کرد. خوای پەروەردگار جەلە جەلالوو بەندەیەکی تر کردە دۆزەخ. بۆچی؟ ئازاری پشیلەیەکی دا، سجنی کرد، نانی پێنەدا هەتا کوشتی، خوا خستێ دۆزەخ. ئەوە دینەکەی ئێمە. ئیتر گرنگەوە ئیشەکە بگاتە ئەوێ خێرێکەکەی سەدەقەیەکەکەی، چونکە خێر و سەدەقە ئەبێتە مای ئەوەی کەوە ئەوان کەمێ ئەوەی کە لە دڵیانایە بڕوێتەوە جێگای ناگرێتەوە. بەڵام هەر باشترە و چاکترە و خوای گەورە سەدەقەتیش بۆ نووسی. خوای گەورە ڕەحمە مولایەکمان بکە، عاقبەت خێرمان بکە، لەشمان ساغ بکە. یا ڕەبی خوایە هەموو لایەکمان پارێزی لە تووڕەیی خۆت ئەی پەروەردگارە. پەشیمان دەبینەوە لەسەر ئەو تاوانانە گوناحانەی کە کردومانە. خوای یارمەتیمان دەی تەوفیقمان بکەی بۆ ئەوەی واز بێنین لە گوناح لە تاوان لەسەر پێچی. خوایە ئەم بوومەلەرزە بێتە دەرزێک بۆ ئەوانەی کە تاوان و گوناح دەکەن بگەڕێنەوە. خوایە ئەوانەی کە لەم بوومەلەرزە لەناو چوونە خوایە یا ڕەبی خوایە بە شەهید بیانووسی موسڵمانان ئیمانداران خوایە لێ تەپاڕێنەوە ئەوەی کەوا زامارە خوایە تیماری زامارەکەی بۆ بکەی یا ڕەبی خوایە ئەوەی کەوا ئێستا دەربەدەر خوایە مەوای بۆ دابنەی یا ئەڵڵا خوای گەورە ڕەحم بە مولایەک بکەی. ئامین ئامین والحەمد لله رب العالمین. الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه أنيب. إيمان داران هر كاتب بومەلەرزە بوو لە ئەسنای بوومەلەرزە ئێمە چی بکەین؟ پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم فەرمێ إذا رأيتم آية فاسجدوا
خۆرگیرانە، مانگیرانە، زیلزالە، ئەمانەت بینی یەکسەر نوێش بکە. ابن عباس ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ئەمەی جێبەجێ کردو. واتە چی بکە؟ ڕاستە و خۆ سوژدە بەرە یان نوێشکە. ئەمە فریاتەکەوێ. لەو کاتا بە سوژدە و نوێش خوای گەورە ئەو زیلزالە یەواش یەواش بە ئیزنی خۆی کەم دەکاتەوە. یان پێغەمبەری نازدار فەرموویەتی صلی الله عليه وسلم بوومە لەرزە بوو چی بکەن؟ فافزعوا إلى ذكر الله تعالى، بچن یادی خوا بکەن، ذکری خوا بکەن. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله، هەموو ذکرەکانی تر ئیتر کامی دەکی. ئەمجا والدعاء، دوعا بکە بپاڕێەوە لە ئەستایەوە، نەک تەقە بکە عاسمانە. لا ئێمەم عادەتە ناشرینە، ئەمانە ناڵێ، نەک هاوار و قیژە و ناڵە، پێویست ناکا بەمە. چارەسەری ئەسەح ئەوەیە کە تۆ نوێشکەی، سوژدە بەری، و ذکری خوا بکەی، و دوعا بکەی، و ئیستیغفاری خوا بکەی، پەشیمان بیتەوە. ئەم پێنج دانەیە کە پێغەمبەری خوا ئەمرمان پێکرد. ئەیمانداران، لە هەموو شار و شارۆچکەکان کراوەتەوە کە حکومەتە کە شوێنی ترە کۆمەکی کۆ ئەکەنەوە، هیمەت کەن ئیمانداران. پیاوە بەتەمەنەکان نەوەتەکانتان لە فکر چوو؟ ئەوانەی کە ئێرانیان بینیە، ئەو تەمانانان نەوەتەکان لە فکرمان چوو؟ احتیاجی نانە ڕەقێک بووین لە ئێران. احتیاجی چی بووین؟ حەشتێکی زۆر بەسیط. ئەوان ئێستا هەمووین هان لە دەرەوە گوێ لە هیچ شمەدە تۆ بۆ خوا بینێرە، بینێرە. لەوەی ئەمەی تۆ بچێ بۆ لای مناڵێکی کۆرپەلە کە باوکو دایکی نەماوە، کەسی نەماوە بێ کەس، لەوەی ئەمە بچێتە لای پیاوێک کەسی نەماوار خۆیەتی، لەوەی بچێتە لای ئافرەتێ زەعیفەیەک، بەڵام بیدە دەست کەسێک بۆی بگێتە ئەو شوێنە. خێرێکی گەورەی ئیمانداران، هیمەت کرد. شاری کفری شارێکە بەناوبانگە لە خێر و خەیرات، چونکە ئەوانش مرۆڤن، ئەوانش وەکی ئێمە ماڵ و حاڵیان بوو. ئەوە تا ئێمە لە ماڵی خۆمانە لە بەردەم ئیتر، لە بەردەمی کارەبا، لە بەردەمی زۆپا خۆمان ئەدەین پێ هەسەر مامانە. لە ماڵە ڕۆیتەوە چی زیادەیە بینێرە با بڕۆ لە جلوبەرگێک، لە ئەوەی کە ئیکەیتە بەرێت لە خۆتەوە، لە خواردنەوە، لە ناوماڵەوە، هەمووی بنێرە با بڕوە. جا ئەوە بۆ ئەوە نەبێ بۆچی؟ خوای گەورەش ئەمرمان پێکە خێر و چاکەکانتان پێشی خۆتان بینێر، ئیتر خۆتان و هیمەتتان بۆ خێر و چاکە. خوای گەورە لە هەموو لایەکتان قبوڵ بکە، خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە. تا حاجی محەممەد و کۆمەڵێکی تر داوای دوعای خێران کردووە، دوعای خێران بۆ بکەن. بۆ بە تایبەت حاجی محەممەد کچانی ئەمڕۆ من چوم سەرێکم دالی داوای کرد، چونکە ئەهلی مزگەوتی خۆمانە، چکە دۆستی ئێمەیە لەوەی 30 ساڵ 40 ساڵ ها لە مزگەوتان نوێژەکە، ئەمە جیاوازترە لە کەسێکی تر، چونکە برامانە، نیزگە هەناو مزگەوتەکەمانە، لەگەڵمانە قورگی چاوی پڕگریان و قورگشی هاوارەکە ئەڵێ مامۆستا تو خوا بڵێ پیان دوعای خێرم بۆ بکە. و ئەوەکانی تریش خوای گەورە ڕەحم بە هەموو نەخۆشی هەموو لای بکە. ئین الله و مەلائکەتهو یصلون علی